سڵاو پیاوەکە بەخێر بیتەوە ئەو چۆن وازم هاتوویەوە سڵاو لە تۆش هەر بژیت وەڵی بڵم چی زۆر زوو تەواو بووم هیچم نەما دوکانەکەم داخست و یەکسەر گەڕامەوە بۆ ماڵەوە بۆ خێر وەڵا ئەوەی ڕاستی بێت چەند ڕۆژێکە لە ڕادیۆی میلی گەڕیان ڕێکلامم بۆ چێشتخانەکەم کردووە ئەمە زۆر بەسوود بووە من 2 ڕۆژە بازارم زۆر فەرقی کردووە حەک لەخوا بەزیابێ پیاوەکە زۆرم پێخۆشە بڕوات هەبێ منیش ڕۆژانە لە کاتی جێشتێنانە بەس گوێ لە ڕادیۆی گەڕیانەگرم وەڵا ڕادیۆی گەڕیان ئەو گۆرانی قەدیمانە لێ دەداتەوە هێندێک گۆرانی هەیە هەر نەبیستراوە بۆیە زۆر خۆشە مشتریەکانم زۆر دڵیان بە ڕادیۆی گەڕیان خۆشە کە لە چێشتخانەکەمدا گویان لە گۆرانەکان دەبێت بڕوات هەبێ ئەگەر تۆ گۆرانیەکانی ڕادیۆ ملی گەڕیان لێی مشتریەکانیش باشتر بە دڵیانەوە ئەنووسێ ئەو ڕێکلامکردنە لە ڕادیۆی گەڕیان ئەزانی چی بوو بۆ من بازارم زۆر جوڵاوە ئەبێ بچم پێیان بڵم جاریشی تر ڕێکلامەکەم بۆ دووبارەکەنەوە دەستیان خۆش بێ و سپاسیان دەکەم ئەک لەخوا بەزیابێ پیاوەکە زۆرم پێخۆشە ڕادیۆی میلی گەڕیان عزیزان و خۆشەویستانم لە ڕادیۆی میلی گەڕیانەوە سڵاوی خواتان لێبێ ئەم برابچووکەی خۆتان جارێکی تر هاتەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لە دوای هەوڵ و کۆششێکی زۆری خۆشەویستان و هاوڕێیان و دۆستانی بەرنامەکەی حەمەتاڵ بەرنامەی چێشتەنگاو بڕیار ورا کە بە هیچ جۆرێ نێڵین ئەو بەرنامەیە بکەوێ و جارێکی ترە و بەرنامەیە هەڵسێنینەوە بە هیممەت و بە خۆشەویستی هاوڕێیان و برادەران و خوشکان و دایکان و دوجار برای بەڕێز و خۆشەویست و سەرکردەمان مامۆستا عومەر ئەو ئەرکەی کردە سەرشانی خۆی و لەگەڵ هونەرمەندی میلی شاری سلێمانی خۆشەویست و کورد کاکە جەزای ساز بە یەکی گەیاندین و جارێکی تر من و کاکە جەزا بە برایەتیەوە ڕێگاکەمان گرتەوە بەر و بەردەوامە بین لەو ڕێگایە هەموو لایە بەخێر بێن ئێوەش بە خێراتنی منکەن بۆ بەرنامەکەی خۆتان چونکە من خاوەن ماڵ نیم ئێوە خاوەنی ئەسڵی ماڵەکەن هیچ بەرنامەیە بەبێ جۆگرتن و بەبێ سەیرکردن سەرکەوتن بەدەست نایەنێ بۆیە جارێکی تر پەیمانتان دێمێ ئەم بەرنامەیە بە گەرم و گۆڕتر بە خۆشەویستانە بەردەوامە بێ دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ لە چێشتەنگاوێکە ئێمە چێشتەنگاومان کرد ئێستا لە چێشتەنگاو پلەیەکی تر ئەچینە پێشێ ئەبێتە دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ تاوەکو کاتژمێر 12 لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بم بەیانی نادوو بەیانی کە دووشەمەیە و کات و وادەی بەرنامەکەیە باسی جەژنی قوربان و جەژنی زووی خۆمان و هەمومانەکەین عەزیزان و خۆشەویستانم تۆزێ ئەمڕۆم بەرنامەیە بێتە بە خێرهاتن و پیرۆزباییکردن بۆیە بەم سێ ژمارە تەلەفۆنە من لە خزمەتان هابم 071 471 5264 ئەمە ژمارەیەکی ئاساییە 071 891 75 ئەمە وەتزئەپە هەروەها ڤایبەر بۆ کێوی دۆمی میلەتەکەمان بۆ تاراوگا بۆ ئەمریکا و ئەوروپا و ئاسیا 050 727 85 35 یەکەم پەیوەندی ئەچینە لای ئەو بەڕێزەی ئەو برا گەورەی کە کۆڕینەیە هەتاوەکو بەرنامەکەی خستەوە سەرسکەی خۆی و من و کاکە جەزای پێکەوە شاد کردینەوە بۆ ئەوەی بە هەردووکمان و بە مامۆستا عومەریشە و بە هەمومانەوە لە خزمەتی ئەم میلەتی کوردەیە بین ئەچینە خزمەتی مامۆستا عومەر مامۆستا عومەر گیان السلام عليكم قربان. عليكم السلام ورحمة الله قربان يا أخوة بخير قربان جيان ريز صاوم هي وجناب لتشاري جناب كاكا جزامة كمبراسية وأمره كان ببر أمشارة هنا وبراسية وأمره أمشارة تنكدوبة شاري سليماني حياتك براسية أم برنامج زور سليماني كيويستا دستشار تنفوش من زور هزار دصفاتي جناب كاكا جزاكم كجيتان لئيمة حولاتي رشروط إخوار وقلتوا برنامجتان هنا أبوالي جبجت ما بس عمر منو هسه كم ججني قربان لا إما توزي بيشكو قربان جيان حموك في شلاي كين بججن جام ججن ما مجزاو جناب توجوانا مالك أوابي إتر ما مصا عمر أتوانين بياني ججن قيسي وكشمش ولاد كانوا كا بإسراحات بخوين لبروي برنامج كمان كوتو سرسكا
بەس هێلکە دزینی تیانە بێ هەمووی قبوڵە چیتیانە بێ؟ هێلکە دزین خەڵک کۆرۆناوی بۆ قڕی بەخۆیە گرتەوە لەم شارەیە خەڵکی شەو وەچوو لە باخەکانی سیدەک نیمریشی بەردەکردەوە هێلکەیە مامۆستا عومەرجان کابراوتی من بگەێنە ناو باخەکە ئەوە نا دەخلودان بم بە پەلەوە ڕوودار و بەردەکەم وتی بەرامبەر بەوە هەر ملیشیەکە بەرز کردەوە هێلکەی تیا بوو حەڵاڵی تۆیە ئەمە کاکە بە مەعامەلە کراوە بەخوا سەبەتە قەیسی هاو بە میوانی چڵە هەنجیر هاو بە میوانی هەمووی خزم بوو بەخوا قوربان هینی ژاو بینی خۆمان بێ گوێ زوونانی هەورامیش هاو بەخوا ئەوە کاکە عەبدولباسط بۆی نابووی ئەیدە کاکەجان ئێستا تۆ بۆتە مراقەبەی ماڵی خەڵکەکەی برا والله تر خوا ڕەحمەت پێ بکە خوا سڵقی لەو ئەوانە هێشخوا ماڵتە ماوا کردیان من زۆر خەمی تۆمە لە مشکە ساڵەیە ترسم لەو ئاروزەرە دارت دەست نەکەوێ بۆ تووشی بێنانەکە خەمی نەبێت تا من مامەجەزام هەبێ ناترسم حتا کوتیزمز تەسیرمان تێ ناکە بابە مامەستا عومەر من کاتی خۆشی من و تۆ شەڕێکی گەورەمان بوو وتم سێ ڕوبعی بۆ من ڕوبعێکی بۆ تۆ ڕەڵی نەئەبێ بیکەین بە دوو بەشەوە ئیلا کاک جەزام وافقەت نەکەمەشتی باقەت ناکەم دەکا کە دیسانەوە پەڕێکی نوێ هەڵەینەوە و برایەتەکەمان تازاکەینەوە و بە دوو دەمەتەقی و قسەی خۆشکەین ئیتر بەخوا کاکەجان ئەگەر واز لە دزی بێنی کۆڵی قوربانجان لە مەسەلەی پەلەوەر و لە مەسەلەی بەریدارە ئەوە ماڵی خۆمە بەڵا شانسی خۆتە هەر سەد بەرزەکەیتەوە خەڵگەڵەکرێت تەکسەکە عایدی منە نانەواکە عایدی منە مریشکی برژا عایدی منە بەخوا کاکە هەموو کەسەم شانسی بەرناکەوێت وەڵا قوربان دوو دقە پێش جەنابە لە تەقتەقە و پەیوەندێکی تەلەفۆنیم بۆ هاو وتیان بەخاو و خێزانەوە ئەبێ وعدێکمان بیتێ بەخوای دە ئیشی خۆتە مامۆستا عومەر تۆ برای بەڕێزی تۆ خۆشەویستی حروتمانێتە تو چاوی جەناب و کاکە جەزا مازەکەم یاخوا هەستە کەوتن حروتمانی بۆ یەکەبێکی جوبران و بەرنامە هیوادارن ئەم بەرنامەیە خەڵکی سلێمانی دەوڵەمەندی کاسووکە بزەیەکە بۆ شاری سلێمانی ئەمانێ ئەم سلێمانی لە خەفەت و بێتاقەتی کەینە دەرەوە مامۆستا عومەر من اقتراحێکم هەیە بزانم تا چەند لەگەڵ مای لە خزمەتەن خزمەت لێمەوە من ئەڵێم بە هیچ جۆرە لەم بەرنمەیە باسی تەعزیە و نەخۆشی و قسەی ناخۆش نەکرێ نەوەڵا من یەک مژدەی خۆشم پێ ڕابگەێنم ئەم بەیانیە کاک مەریوانی حەری جەمال کەسایەتی خرپاژی ستاژی سلێمانی ساز و خۆی گەورە بۆ زیاد لە 100 نادینەمان هەرێکی 100,000 دیناری وەکو جەژنانە بۆ هێنانە بەیانی تۆزمان کرد بەرتێدان لە من نەمەوێ دەستخۆشی لەو پیاوە دەستیاری شاری سلێمانی کەم زۆر سپاس پێ لە بەرنامە ئاگیتەوە کاک حاجی مەریوان بەڕاستی خۆ هەڵناگرێ کاک حاجی مەریوان ساڵانێکی زۆرە من ئەیناسم بەردەوام دەستی بە خەڵکەوە بووە بەردەوام دیوامەسەکۆتنی جەنابتانە بە ساقم ڕێزمانەیە بە جەناب جەزا و هەموو هاوڕێن با کات ئینگلیزی کە خەڵک زۆر لەسەر خات مامۆستا عومەرجان سەرسەرم سەرچاوم سەر ڕۆحم ڕجال یەکەم دەستمان لێ بەرنەی ئینشاءالله لە خزمەتانە ئینشاءالله سەرچاوم دەکەوتن ئینشاءالله سپاسێکی سپاسی کاکەجان ئەچینە لای هاوڕێکی دێرینی کەی خۆمان ئەویش باوکی شکارە لە شارە حەیاتەکەی کەلارەوە باوکی شکار دیان سڵای خوا لێبێ سڵاوی خوا لێبێ باوکی شکار مەرحەبایەکی گەرمە لێبێ کۆلە هەمدان مەرحەبا لێبێ دەنگ واتە چۆنە هەڵەواڵە چۆنە وەڵا باوکی شکار مادام بەرنامەکەمان کەوتەوە سەرسکەی خۆی و ڕادیۆیەکمان دۆزیوەتەوە بەس ساحێبی نییە ئەڵێ بەس کورد ساحێبێتی یا ڕەبی سەرکەوتوو بن سڵای خۆی گەورە لەو ڕادیۆیە سڵای خۆی گەورە لەو کارمەندانە سڵای خۆی گەورە لەو کەسەیش جایەکی کاکە حەمەی وەختی لەوە سەرکێ و قسەی خۆش و ڕازونیازەکانمانی لاکەینەوە جارێکی ئەنجا باوکی شکار بۆچی لە ڕێی جەنابتەوە بەرنامەکە مادام یەکەم بەرنامەمانە ئەمڕۆ با پیرۆزی کەین خدمەتانم فەرموو قوربان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا
وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا الحمد لله. ئینشەڵڵا خێر و بەرەکەتی ئەم قورئانە و جەژنی قوربان ببێتە هۆی لابردنی هەموو خەم و خەفەت و تەنگ و چەڵەمە و کێشە و قەیرانی دارایی و تەندروستی و ئابووری و ئینشەڵڵا خوای گەورە دڵخۆشی بجێڕێتەوە هەموو لایە تۆش بۆ ئێمە بمێنی و تەندروست باش بی باوکی شکار. خەسەکە خۆرگیشم داوانەوە بڵام هەر پێم خۆش بوو وەکو سەرەتا بەشدار بووم و لە خزمەتانە بووم و ئینشاءڵڵا جارێکی تر بڕان نادێنە دابڕان نابێنە نێوانمانە ئینشاءڵڵا بە خۆشی هەروان گوڵە لە وتە خۆشەکانتە بێ بۆ ئێمە سپاسی بەڕێز دەکەین جارێکی تر هاتی لەوە سەرهێڵ. قوربان ئینشەڵڵا باوکی شکار نەخێر لەمە بەدوان نەک دابڕان نابێ بەڵکو بەرنامەکە گەرم و گوڕترەکەین و وە چۆن دڵی ئێوە بخوازێ ئێمەوە ئەکەین چکە کاری لە پێشینەی ئێمە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە لە هەر شوێنێکی ئەم دنیاە کوردێکە بێ پێویستی بە ئێمە بێ ئێمە لە خزمەتی هاوین. خۆشەکەوتوبی بەدڵ خۆشی هەمیشە ئەوە بە شەوق دڵ کۆ پێشکەشبی عەزیەتی کێشە باوکی شکار زۆر سپاس ئیتر لەمە دوا کاکە جانجێمان نێڵیت نەیشاڵە من قوربانەمە دوو ڕۆژارێکە ئینشاڵڵا قوربان شەمان دوو شەمان چوار شەمان جووتەکان بەڵە جووتەکان خۆشەکەوتو بن جارێکی تر بەختەوەری بۆ خواردن بەختەوەری بۆ مۆنتێرە بەڕێزانیش خواردم کە هاوکاری بەڕێستن. زۆر مەمنون بۆ جەنابە ئێمە جارێکی تر وەفای خۆمان پەیمانی خۆمان دووبارە ئەکەینەوە بۆ میلەتی خۆمان کە لە خزمەتان نابین لە ڕێ ڕادیۆی گەڕیانەوە و لەگەڵ هاوڕێی هونەرمەندی خۆشەویستم کاکە جەزای ساز. زۆر سپاس باوکی شکار سەرچاوەکەم ڕێزمان هەیە. کۆمنتەکانی بەڕێستان کاکە ئۆسکار ئەڵێ جەژنتان پیرۆز بێ ئەم بەرنامەیە واتی یەگەم کە بە جەژنی وەرەگرم ماڵە ئاوا بێ. کاکە ئۆسکار ئەڵێ قەیسی یا سەروپیە کاکە گیان بەیانی جەژن یعنی قەیسی و کشمیش و برنج و لەتکەنۆک. کاک حەسەن فەرەج ئەڵێ جارێکی تر دیمانەتان بەخێر. ئۆسکار ئەڵێ جۆز و قەیما خۆشە بە هەنگوینەوە ئەش لە پاییز و زستانە. ئەڵێ سلااو لە هاوڕێیانی بەرنامە هاوڕێکی ترمان ئەڵێ سلااوتان لێبێ و دەستان خۆش بێ. کاک حەسەن ئەڵێ دەنگ و باسی خاڵە هەمی گردەنازێ خاڵە هەمی گردەنازێ هەر پێ بزانێ پەیوەندیەکە پێمانەوە. کاک سالار فاتیح ئەڵێ سلااوتان لێبێ و دەستان خۆش. بەڕێزێکی تر ئەڵێ دەست خۆش بۆ بەرنامەکەتان. کاگاشم حەسەن ئەڵێ ڕاستە و خۆ یەکەم بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ دەستی پێکرد. هەروەها ئەڵێ زۆر سپاس زۆر مەمنون. ئازیزان و خۆشەویستان وەک لە پێشووترا باسمان کرد زۆر هاواری ئەومان کرد وتمان بە پشکەینە ماڵی دنیا ڕوو بکەینە دەمەتەقێ و قسەی خۆش. ئێستاش من هەر سوورم لەسەر ئەو قسەیە با بێنە سەرباسی جەژن کە دوو بەیانی بەرنامەکەمان تایبەت دەبێت بە جەژن دەمەتەقێ و قسەی خۆش و دراوسێتی و کاسە دراوسێتی و یاریکردنی کۆڵان و گەڕک و هەروەها پێکەنین و تریقەی کچانی کۆڵان و ڕمبازێنی کوڕانی گەڕک و گەورە بچووکی جاری جاران و دایە و باوە و باپیرە و نەنە و هەموو ئەو شتانە سادەیی ئێمەی پاراستە بوو هەمومانی دڵخۆش کرد بوو کەس ئاگای لە هیچ نەبوو جگە لەو یاد و خۆشیانەی کە لە گەڕک و کۆڵان ئاگوزەران کەس ئاگای لە هیچ نەبوو لەبەرەوەی لە مەنجەڵێکی فافۆنی بچووکە خێزانێکی دەکەسی تێری خوارد. ئێمە جاری جاران کە لە کۆڵان یاریمانە کرد کەسمان ڕوبعێک لە جوتفانمانان نەبوو لەبەرەوە کەس لەوە نەئەترسا هاوڕێکی تعلیقێکی لێ بە یاتانێکی لێبە. ئێمە جاری جاران دایکەکان بە قەد یەک پاریان لە جزدانەکەیان هەبوو. دایکەکان کە هاتنە بازاڕ هیچی زیاتری لەوی تری زیاتر پێ نەبوو هەمویان لە حەجمێکا پاریان لە جزدانەکەیان هەبوو و هەمووشیان شتێکیان نەکڕی کەس نەبوو بتوانێت دووشت زیاتر لەو بکڕێ. باوکەکان کاگەڕانەوە ماڵەوە ڕۆژانەی مناڵەکانی مسۆگەر کردبوو
چکە ڕۆژانەکە زۆر کەم و سادە بوو ڕۆژانەکە 50 فلس بوو ئێستا 10,000 ئەیە تێبەشی ناکە ئەم ژیان قورسکردنە ئەم پەلامارانی دنیاە ئەمە ژیانی لێسەنوێنێتەوە ئەم وازێنان لە سادەیە وازێنان لە حوشەی گڵ کە دایکمان ئەسلان ئاڕژێنی چێکرد بۆنی ئەو گڵ و خۆڵەی کە دوجار هەمومانە بینەوە بۆ گڵ و خۆڵە بۆنی ئەو گڵ و خۆڵی کە بەسەرمانە ئاهاو ڕۆحمانی ئاسوودا کرد ئێمە هاتین چیمان کرد هاتین ئەو گڵ و خۆڵە ئەو خانوە سادەیە ئەو تاق و ئەو ژوورانە هاتین کردمان بە بینای گەورەی چیمەنتۆ گڕی تێبەرین ئێمە هاتین کردمان بە تەلاری 6 قات و 7 قات و دەقات ئێمە پێشتر لە هۆدە و هەیوانێکا بووین یا لە 2 هۆدەیە بووین ئێمە پێشتر باخشەکەمان بریتی بوو لە ئینجانەکانی دایکمان ئینجانەکانی دایکمان بریتی بوو لە تەنەکەی ڕۆن سەفڵی باغی شکاو تەنەکەی قوپاو ئەو ڕیحانەیەی کە لە ناو ئینجانەکانی دایکمانە بوو بۆ نوبەرامەیەکی هەبوو نەدەزانی مێشک و ڕۆحی پڕەکردی ئێستا ئێمە هاتین ئینجانەکانمان کرد بە چی کردمان بە ئەنعانە و فەنفەنە با ناو نەبین بۆ ئەوەی لەسەرمان نەکەوێ هاتین ئینجانەکەمان کرد بە فەقفەقا ئینجانەکەمان کرد بە بنی دنیا ئێستا ڕیحانەکەی ناوی ئەو بۆ نوبەرامەیی نییە چونکە ڕیحانە لە دەستی دایک بە دەستی دایک بۆ نوبەرامە بڵاو کاتەوە ئێمە جاران کاگەڕاینەوە ماڵەوە پەڵپینە و نیسکێنە و ساوەر و نۆکا و ئەمانە خواردنی سەرەکی خێزانیم ئێمە بوو کە ئەیان و نۆکاومان هەیە یعنی بەس نۆکاومان هەبوو خواردنی سەرەکی بوو ئێستا ئەمانە بووە بە سوپ خوڕ کراوە بەسەر نیسکێنەیە پەڵپینەیە ساوەرە نۆکاوە قەرەخرمانە نازانم چییە ئەمانە بە سوپ بێ دێت یان هەر بۆ سومعەت بۆ دایانێن جاری جاران خواردنی سەرەکی خێزانێک بوو وەو خێزانە تێری لێ خوارد تۆ تاوەکو ئەوانە بەشەمی سەرشی نەخۆیت نازانی تامی برنج چییە تۆ تاوەکو برنجەکە نەخۆیت نازانی تامی گۆشت چییە تۆ کە بەردەوام شتێک لە بەردەستا بێ بەردەوام دەرگای سەلاجەکە کردە وەرجێکی ویستایە بێ وەکو بربەشاتر بێگومان نەچێژی لێبینی نەتامی لێبینی ئێوە سێری ڕۆژوانێکن کە لە ئێوارەیە تینوێتی ئەشکێنێ چەندی فەرقە لەگەڵ ئەو ڕۆژانەی کە بەردەوام ئاوە خواتەوە ئێوە سێری گەدایە هەژارێ بکەن کاتێکەنانێکی بۆ ئەکڕیت کاتێککە 2 مەنجڵ چێژ یەکەیتە بەردەست 2 قاپ چێش یەکەیتە بەردەست بزانە بە چتام و چێژێکەوەی خوا کەوا بوو ئەوەی کە نرخینا نەزانێ ئەمە قسەی شەمسە شەمزەڵێ ئەوەی نرخینا نەزانێ برسەکانە ئەوەی نرخی ئاویش ئەزانێت تینوەکانە ئەوەی نرخی ئازادیش ئەزانێ ژێردەستەکانە کەوا بێ بۆ ئەوەی نرخی شتەکان بزانین ئەبێ ڕێزیان بگری بەچی ڕێزی لێگیرێ بەەوە ڕێزی لێگیرێ کاتێک تۆ حەزی لە گۆشتە پلێ گۆشت خۆ نەک نیو کیلۆ گۆشت کاتێک تۆ حەزی لە شتێکی ترە بەقەد میقداری خۆی بەکاری بێنە کاتێک تۆ پارەیاری پارە و پێیە هەژارەکان بەسەرکەرەوە ئەزیزان ئەگەڕێنەوە بۆ لای بەرنامەکەمان بەو هیوایم ئەم بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ جگە لە دەمەتەقەیەکی خۆش و قسەی خۆش و بەسەراتی خۆش هیچ شتێکی تر باجێگەی نەبێتەوە هەچ کەسێ عەمری خوا کا خوا عەفوی و ئەچێتەوە بەرمەرحەمەتی خوای گەورە هەچ کەسێ نەخۆشە خوا شیفای بە نەبێتە ئەوەی بۆی من لە ئیسلام قسەیەکەم یەک کەس ئەم باسە بکاتەوە ئەبێ ڕێ بە هەمووی بین لە ڕووی من خۆم وەکو خۆم هەر تەبیعەتم وا بووە من 2 ساڵ بەرنامەی چێشتەنگاوم پێشکەش کرد یەک تەعزیەی خۆم یەک نەخۆشی خۆمم باز نەکرد چکە کە لە خۆمەوە دەستم پێ کرد ئیتر خەڵک گلەیم لێ ناکە بۆیە لە ئیساوی ئەعلانیەکەین تکایە جگە لە قسەی خۆش و بەسەراتی خۆش و ڕابردووی خۆش و گێڕانەوەی خۆش یا هیچێک شتێکی خۆشی بەسەرهاتووە با ئیتر هیچ شتێجێ نەبێتەوە چکە خۆمان هیلاچین خۆتان نەزانن وایان هیلا کردوین 100 ساڵی تر پێ بکەنین ناینەوە مایە ئەزیزانەمە ئیشارە بەمەوە بە ژمارە تەلەفۆنەکان و ئیشارەش بەوەیەم بەرنامەی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ ئەتوانن ڕیکلامەکانتان ئەتوانن سپۆنسەر بن بۆ بەرنامەکە ئەشتوانن ڕیکلامەکانتان بنێرن لە بەرنامەکەی عەریف حەمەتاڵە بڵاو بێتەوە و لەڕێی بەرنامەکەی عەریف حەمەتاڵەوە زیاتر ڕیکلامەکان سوودمەندتر ئەبن چکە لەخوا بەزیابێت زۆرترین جۆگر و بیسەرمان هەیە ئەزیزان 0 471 52 64 ئەمە ژمارەی ئاسایی مۆبایلەکەمانە 0 4
891 75 75 ئەمە وەتسئەپەکەمانە. هەروەها 0 5 35 ئەویش ڤایبەرە بۆ کوردانی ئەزیزی تاراوگا. کاکاوەش بە بۆنی جەژنە کە دووس بێ ئیشڵا بەرنامەکەمان تایبەت دەبێ بە جەژن. هەر لە جەژنە ئای ژیان هەر لە جەژنە ئەسپ و عەرەبانە لەم کۆڵانی مەڵکە بوو ئەی بردی بۆ قەسەکانی شیرەکە و ئەیهێنایتەوە. هەر لە جەژنە کاستەر و مەحەلەبی و دەرکە هەنار و کالیار بە ترشوقی وردەوە و هەروەها دەڵەمە و زۆرینەی خواردنە خۆشەکان لەبەر سینەماکانە بوون. هەر لە جەژنە هەمبەرگری بۆن و بەرامەی هەمبەرگر و بۆن و بەرامەی ئەو ساسەی پێمانەوە کرد. هەر لە جەژنە وەزنی خۆمان تاقیە کردەوە. هەر لە جەژنە مەحەلە بیشکێنە و ئەنواع یاری ئەکرا. هەر لە جەژنە فلیمە خۆشەکانمان ئەدی ئەو فلیمانەی کە ئاوی ئەکرد بە ڕۆحمانە. هەر لە جەژنە چەرک و فەلەق و ماین چەقەڵ و جۆلانێ و هەر لە جەژنە کچان ئەوەی کاک جەزا بە گوریسەکەەوە وشیان پێوە ئەوەی بە دوو کچ ئەیان هێنا و ئەیان برد. یەتەکە و گۆتەکە لەگەر چەرک و فەلەق ئەو چەرک و فەلەقە ئەو کشانەوە نە بە خۆشیەوە ئەو چەرک و فەلەقیانە هێنا و ئەبرد. کوڕانیش لە جۆلانێ و لە خولانەوە و لە کۆمەڵی یاری ترا هاتنەوە. نیوەڕۆکە ئەگەڕاینەوە و نەشەکەت بووین بە حاڵنانمان بۆ ئەخورا وەنەوزەی بردینەوە خەوتین لەبەر ئەو خۆشیانەی کە جاری جاران ئێمە نەمانەزانی چی بکەین چونکە جاری جاران پارە نەبوو ئارامی هەبوو ئاسوودەیی هەبوو. جاری جاران خەڵک ئیسراحەتی یەکرد ئیسراحەت. خۆشترین شت ئەوە بوو فەقیر و دەوڵەمەند یەک جەژنیان هەبوو جەژنی تر نەبوو. وەکو ئیسە نەبوو کابرا پارەی پێ بێ سواری تیارە بێ و بڕۆ. دەوڵەمەندەکەش هەر هاتە شوێنی فەقیرەکە جەژنیە کرد. جاری جاران خۆشیەکەی لەوا بوو هەزار هەژار هەبوو یەک دەوڵەمەند هەبوو. یەک دەوڵەمەندەکە ناچار بوو خۆی لەگەڵ هەزار هەژارەکە بگونجێنێ ئەجینا جێی نابەوە. وەکو ئیسە نەبوو هەر پارە دەرکا و هەر تکتی تیارە ببرێ و هەر بڕوە. هەرچەنە ئیساش جگە لە وڵاتی خۆم هیچ وڵاتێکی تر خۆش نییە. هەموو میلەتێ بە کەلتور و ئاسەوار و دابوونەریت و ئەوانەی خۆیەوە ماوە. هەموو میلەتێک یعنی فەڕەنسیەک لە زەد لە بەریتانیا نابینێت بە کەلتوری فەڕەنسی خۆی نەبێ. کوردیش بە هەمان شێوەیە. ئێمەش بە عادات و تەقالیدی کوردەواری خۆمان و باوەپیرانمانەوە جوانین. ئێمە ئەوەی هێشتوینەتیەوە ئەو ئاوکانی و ئەو چێشتە فۆلکلۆری کوردەواریانەیە. با بچینە لای کاکە ڕەنج لە سلێمانی و کاکە ڕەنجی شەڵا خەبەری خۆشی پێبێ. کاکە ڕەنج چۆنی کاکە هادی گەر کاکە ڕەنجیان چۆنی قوربانە بە مەحواڵە ئەحواڵە باشەش کوردیەوەی بی بژی کاکە ڕەنجە گویان چیت هەیە بۆ بەرنامەکەمان؟ وای سەرکەوتنە بۆ خواردن خۆشیتان لێکم بۆ بەرنامەکەمان. کاکە ڕەنجە لەیسایە زۆر بە زەرورمان زانی بەرنامەیەکمان هەبێت دەمەتەقەیە لەگەڵ یەکتر و دەردەدڵێ بکەین. کاکە ڕەنجە بەڵێ ژێم لێتانە. بەڵێ فەرموو تۆ چیت هەیە؟ وەڵی تەنها حەزم کرد دەستخۆشیتان لێ بکەم و زۆر دەستخۆش بێت بیرێنانەوەی جەژنی جاران. زۆر سپاس کاکە ڕەنجە گویان. ئێمە هیوا ئێمە هەموو وەزیفەی ئێمە بە من و بە کاک جەزای سازەوە خۆشکردنی دڵی ئێوەیە تەنها ئەمە ئیشمانە. حەزم کرد لە ڕێی بەرنامەکەی جەنابیشتانەوە بتوانین جەنابە سەڵێنماییەک بۆ جەژن یعنی ئەم جەژنە تۆن پابەندیمان بە جەژنەوە بێ. باشە وەکو چی وەکو ڕێنمایی لە چ ڕوویەکەوە؟ وەڵی ڕێنمایی نەکوەکو جەژنەکەی پێش و تەواو تۆڵ و ناخۆش بێ خەڵک بەوەی ئەم دەرد و بەڵایەوە تەواو بترسێ و نەقەرە بەغێکی زۆر بێ و ناوە شۆڵ بێ. وایە زۆر باشە ئیشەڵا کاکە ڕەنجە بەشداریمان لەگەڵا بکە ڕۆژی دووشەممە لە هەمان کات و وەختا بەرنامەکەمان تایبەت دەبێ بە جەژن.
دەست خۆش سەرچاو کاکە ڕەنجەگیان ئەچینە خزمەتی کاکسالار لە پێنجوێنەوە بزانین شوتی باشی هەبوو ئەمساڵ پێنجوێن بەڵێ کاکە سالار سڵاوی خواتان لێبێ سڵای خوا لێبێ کاک سالار گیان سەرسرم دەنگ و باسانیەوە باشن وەڵا ئەلحەمدوللا لەخوا بەزیابێ هیوای لەش ساخی و بەردەوامیتان بۆەوە خوازم زۆر مەمنون کاکە سالار گیان کاکە ئەمساڵ شوتی باشمان هەبوو لەو پێنجوێنە وەڵا لەخوای گەورە بەزیابێ شوتی زۆر چاکمانەیە کاکە گیان وەڵا عیبی نییە فریایەکەوین شوتێ بشکێنین کۆرە ئارە وەڵا حد ئەمە لە خزمەت ئێوەیان بەخوا کاکە حەسەناوەشە لای ئێوەیە حەسەناوان لای ئێمە من دانیشتی گوندێکم لە نزیک ناحیەی گەرمنگ سەر بە قەزای پێنجوێن گوندەکەمان ناوی گوندی بیستانە بیستان بەڵێ بەڵێ چەند خۆشە و ناوە بیستان دەیەکە هەردێکە تایبەتە چۆنەڵی بە کاری کوشت و کاڵی ئەو شتانە زۆر شوێنێکی تایبەتە وەڵا ئیشەڵا قاشە شوتی لێ خۆین لەو بیستانە وەڵا ئێمە لە خزمەتانان کاکە گیان برژی کاکە سالار گیان کاکە گیان چیت هەیە بۆ بەرنامەکەمان وەڵی لەسەر ئەو تەوەرە کە باسی کرد نازام لەسەر هەندێک چێشتی کوردەواری ئەو شتانە بەڵێ قوربان حەزم کرد شتێکە پێڵم ئێستا ئەمە لەو دەشتین لەگەڵ خێزانمە خەریکی ئیش و کارین ئاگ بە خۆشی خێزانم بە کشک و ئاگێر پاشان بەدار و بە مەنجەڵی ڕەش و ئەوە حالین خەریکی چێژ لێنانین گیانە ژیان جا ئەوە ئێمە لەکوێ میسڵاوێکتان لێ بکەین و چوار مەشقی لێی دانیشین وەڵا حەیف ئێستا شەڵا بتوانیا بە کامێرە قسەتان لەگەڵکەم بەڕاستی یعنی جەوێکی کوردەواری لە بن کەپرێکە کەپرێ لە دار و گەڵا دروستکراو ئاش بێمە ناخۆش بێمە ناخۆش حەزاجا بێوە ناخۆش بەڕاستی یعنی ئەگەر ژیانێک مابێ من ئەتوانم بڵێم شتێکی کوردەواری مابێ کەم تا زۆرێ لە دەیەکان هەماوە بەڵێ ڕاستە بەڵێ وایە ئەرە بەخوا یعنی سەیرەکەی لێرایە ئێستا من هەر لە کەپرەکە دەست بەم بیبەرێک بۆ خۆم لێ یەکەم و هەر لە سێبەری کەپرەکە دەست مەگاتە بیبەرەکە دەست مەگاتە خیارەکە یعنی چۆنەڵەی شتەکان لە پەنا خۆمە شتێکی سروشتی خۆمە با بڵێن ئەم ناوێک پیا بۆ لە ناومانە پێڵەن فرێش یعنی بە فرێشی تۆ لە ناو کشت و کاڵاقی خۆتان نانەخۆی تو ئەو خوا ئەو ناوە تەرەکە ناوی فرێش فرێشی شتێکی کوردەواری جوان بۆ خۆی کاک سالار من هەر بۆ خۆشی ئەوە بەکاری هێنم یعنی منیش لەگەڵ جەنابتە ئەڵێم کوا کوردەواری ڕەسەنەکەی خۆمان بەڵێ بەڵێ ئەزانی چی یەک شت پێ بڵێم ئالەم ڕۆژانە ئاگام لێ بوو کۆندکتۆرێکی بەڕێز قسەیان لەسەر هەندێک نەخۆشی دەکەن بەڕاستی یعنی با هەر لێرەوە ئەوەش بڵێم پێیان لەسەر چەند نەخۆشیەکەکێک بەڕاستی کۆمەڵێ وشیان بەکارەهانی وەکو فرێش و وەکو نازانم کۆمەڵێ وشەی عەرەبی بۆ خۆیانە سوپرایز و من نەباوکی من نەباوکی تۆ کەسمان لەو شانە تێناکە کاک سالار شتێکی کەشمان هەیە سوپرایز بەڵێ وەڵی قوربانە هەر هەمووی خوا بیکا بە قوربانی ئەو بیبەری کە تۆ لێ یەکەیتەوە وەڵا ئەزانی چی خۆ من وەکو حەقیقەت دەڵێم کۆمەڵێ وشە بەکارێنن ئەمە لاخۆی دکتۆرە ئەمە لاخۆی ڕۆژانە کۆمەڵێ وشە بەکارێنن سوێن بەخوانە دایکی من نەبە با بڵێت و نەڵێ ئێمە جیلێکی زۆرمانەیە نەخوێنەوارە وایە ئەبێ کۆمەڵێ وشەی کوردی جوان بەکاربێن کاکە سالار ئێمە بەڕاستی بە ڕازگۆ بین لەگەڵیەکە ئێمە ژیانمان لە خۆمان تێگاوە مەسەلا وا تێگەین ئەگەر بڵین ئۆکەی سوپرایز های ئیتر بەمە ئێمە خوێنین خوێنەوارین و پێشکەوتوین بەڵێ بەڵێ وەڵا بەتاکید وایە بەڵام پێشکەوتوو خوێنەوار ئەو کەسەیە کە خزمەتی میلەتەکەی و زمانە کوردی ڕەسەنەکەی و دابوونەریتە ڕەسەنەکەی ئەکا وەڵا بەتاکید وایە یعنی تۆ دقت بە ئەگەر لە هەر گوندێ لەو گوندانی کە ئەیگری ئەوە ئەسڵی ژیانی ئێمەیە ئەسڵی ژیانی ئێمە پاریس و لەندەن وانە نییە بەڵێ وەڵا بەتاکید ئەزانی چی من حەزەکەم یەک شتی پێڵم تۆ ئێمە لە شوێنێکە ئاژینتیەوە تێ کوردستان بەڵێ یعنی تۆ وەرە بچۆ لە شوێنێکی ترا وشێکی کوردی بەکاربێن نەزانە کەس قبولیەکان لێ لێگات نەخێر هەر کەس گوێ لێ ناگرێ هەکەسی گوێ لێن ئەی کاکە من بۆچی لە وڵاتێکی خۆما وشەکەی خۆم بەکارنێن ئاخر کاک سالار ئێمە کێشەیەکمان هەیە بە حکمی ئەوەی کۆمەڵێش بە کۆمەڵێ شەڕا ڕۆشتین بەداخەوە لە جیاتی بە کۆمەڵی خۆرشی ئەبڕۆین هەر لە حەربی عێراق ئێرانیەوە بیگرە ئێمە لە شەڕین لە نەتیجەی ئەم کۆمەڵە شەڕەیە ئێمە مانووین عادەتەن ئینسان کە مانووە بێ هیلاک ئەبێ بەنا بۆ شتێک ئەبا ئیسراحەتی باتێ اینجا جاری وا هەیە بە غەڵەت بەنا بۆ شتا بە آخر خۆی خۆ زۆر تەواوە بەڵام ئێستا
وەکو شەڕ و ماڵوێرانی و ئەم شتانە کە بەسەرێ ماهاتوە سەیرەکەیت ئەڵمانیەکان شەڕێکیان بەسەراوە لینگراس شەڕێکی بەسەراوە بەڵام سەر ڕای ئەو نەهامەتی و ئەو شەڕ و هەراو بەزمە چۆنەڵەی یاسای وڵاتی خۆیان لەدەست نەیە. کاکە سالار حەزەکەم یەک قسە عەرز کەم. ئەڵمانیا بەریتانیا لە حربی عالەمی دووەمە لە گەرمەی حربا کە ماڵی خەڵک هەمووی وێران ببوو جوانترین فلیمیان دروست دەکرد. ئەیوانە بووە من جاری وایە کاک سالار خۆم بەری کەوتوم جاری وا بووە ویستومە دڵی ئێوە خۆشکەم قسەی خۆشم کردو پێکەنیوم پەیوەندیەکەم بۆ تۆ تۆتی خەڵک لە قەیرانە خەڵک معاشی نیە و خەڵک خوڕکراوە بەسەریا و تۆم پێکەنینەوە لە چییە؟ بەڵێ مەعەلعینم تۆ بێن لەو کاتانەیە تۆ هەستیتەوە لەو کاتانەیە بەقوت بی. ئەی من ئێستا لە کاتێکە کە دڵمە پێویستی بە دوو کەسە دوو خۆشم بۆ بکە نەگەوەی ئەو باسی دڵتەنگی خۆیم بۆ بکە جا ئەو دڵتەنگ بێ دڵتەنگ فاتەی چوو خۆی کاک سالار پێکەنین نەزانی لەکوێ مهمە پێکەنین لەو شوێنەیە گرنگە کە زەرەرێگەکەیت وەڵا بە تاکید وایە ئەجینا تۆ ببێتە قبی لەگەڵ منە قسەی خۆشکەین هیچ هونەرێکی تیانە پێ بکەنی نەوەڵا ینی هونەری ئینسان عادەتەن ئینسان ئەبێ ئەو کاتانە هەوڵباتەی خۆی خۆت کاکە دڵتەنگ بێ و کە بە شێوازێ بێ من حەزیش ناکەم زۆر کاتان گرم زۆر خۆشحاڵ بم جۆم لەگەڵتانە. کاک سالارجان ئەو ژێر کە پروچەترە یاخوا بە خۆشی بێ یاخوا پیرۆستان بێ دوعای بەخێر بۆ ئێمەشکە نوخشە بێ لە ئێمەش ئازار ئەوە کاک حەمەتاڵ نازانم زۆر لێ یانە ئەوە قوتەقوتی بۆشتەکەیە کە ئاکڵێ بە بە قوربانی قوڵپۆ بم خوا حەفیزە بێ وابیزێ وەڵا یەک پێنیاریش بێ بۆ کاک جەزات خوا هاتێن نەبێت ئادەی بۆ کاک جەزا فەرموو کاک جەزا بۆ خواوە دووسێ جایەتریشم پێوتێن کاکە مەمنوونتانە بم ئەگەر دەدەفەتێکا بانی کاگێرشتان بۆ بکەن چی بکەن؟ بانی کاگێرش ئاڵێ بەسەر چاو ئەڵێ بەسەر چاو تاوی خۆش بێ سپاس دەکەم ڕێز سڵاوشمێ بۆ کاک جەلال و بۆ هەموو ستافەکان کە ڕادیۆی گەریان سەرچاوم کاکە سالار تۆ برای بە ڕێز و خۆشەویستی خاڵبووم خۆشحاڵ بخوا لەگەڵ خوا یەکسەرە چین بۆ لای خۆتان هەموو ئەیناسن بۆیە تەنها ئاڵێم یەکسەرە چین بۆ لای ئاشتی خان ئاشتی خان خوشکی گەورە و بەڕێز سڵاو لە مامی شیرینم سڵاو لە دەستپێکی ئەو بەرنامە جوانە حرمەتم بۆ کاکە جەزای ئەزیز کە توانیمان دووبارە گوێبیستی بەرنمەیەکی نازداری با بڵێمەوە من هەر ئەڵێم چێشت هەنگاوەکەم بەڵێ هەروایە چێشتەنگاوەکەش هەمووی خۆمان بۆ مرچی کەس نەبوو ئاشتی خان ئینشاءالله مامەگیان سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆت هەیە و چاوت نەکەم و پێت ئەڵێم پیرۆزە لە دەستپێکی پێش جەژنەوە ئەم بەرنامە جوانە پیرۆزە لە ئێوە چونکە ئێوە هەر هەمووتان وتان ئێمە نایەڵین کەس دەرگامان لێداخە بەڵێ واتان کرد و نەتیجەش مامۆستا عومەر بوو بە سەرکردەمان و دەرگایکەی بۆ کردینەوە ئینشاءالله ڕێز و حرمەتم بۆ مامۆستا عومەریش من هەمیشە ئەو پیاوە بەڕێزم بە چاو ساغی میلەتەکەم زانیوە و هەروایە خۆش بێ و هەروایە حرمەتم بۆ سەرجەم هاوڕێیان هەیە و لای خۆمەوە زۆر خۆشحاڵم لە قیمەی خۆشحاڵی ما تەنها لە سەرمە بڵێم پیرۆزە کاک سالار باسی هەنێ وشی ئەژنەبی کرد کە هێناوماتە ناو خۆمانەوە و لوتمان پێی بەرز بۆتەوە و ناتوانین بە چوار مەشقی دانیشین لەسەر مێز و کورسی نەبێ و ئێمە چی بکەین بۆ ئەوەی بگەڕێینەوە کاکە وەڵا مامە عریبگیانەوەی شەڵا کە دایکی محەممەد تەلەفۆنی کرد با دایکی محەممەد پێوە بڵێ چونکە ئەو لەناو بەرنامەکە زۆر ئەو وشانەی بەکار ئەهێنا و بە حرمەتم بۆی هەیە حرمەتم بۆی هەیە وازڵم لە یادەوە نیە بەڵێ دایکی محەممەد زۆر بە جوانی بەکاری ئەهێنانی عنی هەمووی سەقەت و سقوت کردبوو ئەو نەزوان سەقەت و سقوتی کردبوو خۆزگەیستا هەنێ لە وشەکانیم لە یاد وایە تاوەکو دووبارەمان کردایەتەوە بەڵام ئینشاءالله گوێبیستی یەکە بە یەکەی هاوڕێیان ئەبین دایکی هەرزاڵ دایکی محەممەد دایکی چراخان چونکە ئەمڕۆ دەستپێکە و پڕپڕ لە خۆشەویستی ئینشاءالله هەمویان گوێبیست ئەبن و دووبارە ئەبینەوە بە خێزانێکی جوان لەگەڵ وەڵا ئاشتی خان تۆ عەزیەتە هەرچەنە ئەمەنە ئیش کردووە لە عەزیەت دەرچوو ئەو عەزیەتە بکێشە بۆ دوو بەیانی کە یادی جەژنی قوربانەوە بە ڕۆژی دوای ژینە جەژنەوە دایکی هەرزاڵ و دایکەکان دایکی چراخان و دایکی محەممە و دایکی ڕێیان و ئیتر ئەو دایکانم بۆ ئاگایارکە بۆی بگەڕێنەوە بۆ قەیسی و کشمیش و لەتکەنۆک و برنجەکەی جەژنی جاری جاران
ڕاستی مامەگیان من تەکید نەبووم کە ئەمڕۆ بەرنامەکە دەستپێک وە بە خەیاڵم وا بوو وەمزانی شەممەی دوای جەژن ئیشەڵا دەستپێکی بەڵام کە ئەمڕۆ گوێبیست بووم و دەستپێک بوو کاتەکەشی کە کاتژمێرێکە لەبەر ئەوە کە ناتوانم ئێستا ئەوە بکەم بەڵام ئیشاءالله بەڵێن ئەم بۆ دوو بەیانی هەموو خۆشەویستان با بڵێم خێزانەکەت هەمووی بەیەکۆ ئەبێتەوە دووبارە بەتاکید ئیشەڵا دوو بەیانی ئێمە جەژنی خۆمانەکەین بۆ بەیانی دوای ئەوە چێشتی جەژنەکە ئاخۆی ئینشاءالله مامەگیان هەمیشە سەرکەوتو پڕ خۆشەویستی بن مامەگیان هەر لە سەرکەوتن و گەشاوە یابی سەرچاو لە کاتم گرتن تۆ ئەسێرەی بەرزی بەرنامەکەیت دادەی کشەکانیت بەڕاستی قوربانە بم لە ئارامیا بچێتەوە کاکە ڕێباز ئەچینە لای هونەرمەندی خۆشەویست کاک مەجید زیرەک لە کەلارەوە با مەحتەرینەکەی بەڵێ سڵاو و ڕێزی تایبەتی مەجید زیرەک و هەموو هونەرمەندانی ملی و هونەرمەندە گەنجەکانی کەلار و جێگرانی کاکە حەمەدتاڵی خۆشەویست کەلار و گەرمیان و کەرکوچەکان تاجی سەری منن بیلبیلەی چاو من ئێوە هەموو خۆشەویستی منن کاکە جەزا و کاکە بورهان و هەموو ستافە جوانەکەی ڕادیۆی ملی گەڕیان بەڵێ هەروایە ڕادیۆی ملی گەڕیان ئەتوانین بڵین لۆگۆی شارە کورە ماڵی دووەمی ئێمەیە بەڵێ وایە کاکە مەجید چیت هەیە بۆ بەرنامەکەمان وەڵی بەرنامەیەکی سەرکەوتوو جوان و قەشەنگ ماڵێ ئاوا بێ ئەی هیچ دیارێکی نییە بۆ بەرنامەکە دیاری من و هەموو هونەرمەندانی گەرمیان چیتان پێ خۆشە منەکو هونەرمەندێک مەقام بێت نوکتە بێت چیتان پێ خۆشە وەڵا قوربان ئەگەر بەستە بێ خۆشترە تۆزێ گۆرانێکی بەستە بێت بەڵێ ئەرۆی چوومە جەژوانی یارم لەیدان باران و ڕژنێ چوومە جەژوانی یارم لەیدان باران و ڕژنێ پێم گوت هەستە با بڕوین ئەمڕۆ بیکەین بە جەژنێ ئێستا بۆت بەیانەکەم چۆنە وەزعی ژێن بەژنێ تۆداژن بەژنێ مەکەن دوو ماڵە لەمەشەوێنن سەروەتی خۆت سەرفکە و ژنێ بۆ کوڕەکە دەبێنن هەی بێنە قڕ بێنە هەی بێنە و بێنن هەی نایە قڕنایە بۆ بنایە و نایە جوابم بەتەوە یان ئەو دڵ ڕازیکە یان خۆی لێم دوور خەتەوە یا لە دڵەکەم ڕازیکە و یان خۆی لێم دوور خەتەوە دەست و چاوە خۆش بێ کاکە مەجید زیرەک گیان وەرە سڵاو و ڕۆزی تایبەتم لەو گەرمانی فەرەگەرمەوە کاکە گیان دووسبەی لە کەلارەوە پەیوەندیمان پێوە بکەن بزانین جەژنی قوربانی ساڵانی ئێوە چۆن بەڕێتان کردووە وەڵڵاهی بەسەر چاو ساڵانی ئەمە وەکو ساڵانی پێشوو هەرچەندەم ساڵ گەرماکەی زۆرە و کۆرۆناکەیش بڵاوە بەڵام ئێمە هەر بەردەوامە بین و بەردەوامی ئیشەڵا دوو بەیانی گوێبیست دەبین بزانین جەژنی ساڵان جەژن و خۆشی و یاریەکان و ئەوانە لەکوێی کەلارا بووە چۆنی مەسەلا بەڕێتان کردووە کۆ جەژنەکە بووە چکەوسا پێمانە و جەژنەکە کاک مەجید قوربانە ئیشەڵا ژیار جەژنە و ئیشەڵا داهاتووشمان هەر باشە بێ ئیشەڵا هەر باشە بێ تۆزەکانیشا بەلاوانێن و ئیشەڵا خوا یارام لێ هەستەرکەوتووە بین قوربان هەروە بێ ئیشەڵا من مژدەیەوەتان نێمێ ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات بەرەو باشتر و بەرەو ڕەوینەوەی خەمەکانەژی ئینشەڵا وا دەبێت هەروە ڕێز و خۆشەویستیمان دووبارە دەست خۆش بۆ بەرنامە جوانەیە گوێگرێکی جوان و باشتان هەیە سپاس بۆ هەموو ستافی ڕادیۆی ملی گەڕانی خۆشەویستم سەرسەرم کاکە مەجید گیان خۆشەویستی سپاس خدمەتمانەیە جەزا بۆ برادرە هەموویان سڵاومان بگەێنە بە گەنجەکانی کەلار ئینشەڵای گەێن و گەیشتووە سەرسەرم خواحافیز ودا حافیز بەڵێ عزیزان وەکو عەرزم کردن دوو بەیانی ئیشەڵا بەرنامەکەمان تایبەت دەبێت بە جەژنی قوربان و ساڵانی زوو ئێمە زۆر زەرورە خۆمان قسە لەگەڵ یەکتریا بکەین با ئەوەنە چاوەڕێی خەڵک نەکەین جوابی وەڵام پرسیارەکانمان باتەوە با بچینە لای کاک ئەحمەد خۆشناوەتی پەیامنێری خۆبەخش لە شاری هەولێر لە شاری قەڵاو منارە و بەڕێوەبەری پەیجەکەشە و پیاوێکە بە خۆبەخش ئەوی ژێچەکە لەو کەسانی خۆبەخشانە لە خزمەتی میلەتەکەی خۆیەتی کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو لێبێ هەر لە هەولێرەوە تاک و ستۆدیۆکەی گەڕیان میدیا سڵاو ڕێز و خۆشەویستم بۆ کاکە هادی خۆشەویست و مامە جەزای ئازیز کاکە گیان من دەمێکە داعوەت کراوم لەو وا بزانم لە تەیراوایە هی پاچە وەڵڵا جار بە خۆ مامە جەزا پێکەوە وەرن من لە خزمەتێوەدا جا کاکە گیان ئێمە من هەر خۆم داعوەتم من کە هاتمە هەولێر تۆ لەگەڵ خۆما بم خۆدبانی تەڵم یا خۆ بەخێر بن مادام جەنابە پیاوێکی
بە خۆبەخش خزمەتی میلەتەکە دەکەی قابلی ئەوەی جیپا هەڵۆژێنی قوربانی تۆ دەستخۆشیەوە بەرنامە جانەش لێ دەکەم یا خۆ بەخێری بۆ ناو خێزانەکەی گەڕیان بێگومان کاک ئەحمەد من لە هەر شوێنێک خەڵکێکە بێ بە خۆبەخشانە بەبێ ڕووکردنە ماڵی دنیا خەمی خزمەتکردنی میلەتەکەی بێ بێگومان لەو کۆمەڵەیە و لەو گەڕیانە ئابم وەخوا کاکە هادیجان یانی لەو وەزان ناخۆشی ئێستا ینی پێویستە وەکو کەناڵی گەڕیان وەکو ڕادیۆی گەڕیان پەیجی گەڕیان ینی دڵخۆشکردنی خەڵک لە پێشەوە هەموو شتێک ینی لەو زروپەی ئێستا زۆر پێویستە کاک ئەحمەد ئەزانی بەڕاستی من پێشتر ئیشارەم پێە لە گەرمەی شەڕی جیهانیە وڵاتەکان پەریان بە هونەر ئەیە چونکە هونەر ئەبووە بەدیلی دووەمی شەڕ و ناخۆشیەکان خۆزگە ڕۆژە لە ڕۆژان دەسەڵاتدارانی ئێمە حکومڕانانی ئێمە مەسئولانی ئێمە بیرێکیان لەوا کردەوە کە هونەر وەرزش ئەدەب ئەمانە گۆڵەگەی سەرەکی میلەتن بیرێکیان لەوا کردەوە مەسلا بۆ نمونە کە بەرنامەی وەکو ئەمە هەیە بۆ دڵخۆشکردنی خەڵک خۆزگەی ژەگە هاتە پێشێ سوپرایزێکی هەبوو هەرچەنە لەگەڵ کاک سالارە باسی سوپرایز وا کرد با بڵین بینەوە سەر کوردەوارێکی خۆمان دیارێکی هەبووایە بۆ جۆگران بیتای کاکە ئەوە هەفتەی جارێک بابێ فەرشێ بەرێ سکورە توزانم هەفتەی جارێ بابێ 2 کیلۆ گۆشتی بەرخیێمێ یەکێک ئەوەیە بابێ قاتێجلی کوردی بۆکەم یعنی ئەمە شتی وردن بەڵام شتێکن دڵخۆشکردن یعنی بە بەردەوامی ئەیە بە دڵخۆشی بەرنامەکە کاگادیجان لەسا وشەی سوبرایزەوە خزمەتکارێک شتم هەیە کتێکی 3 ساڵان خوانەی بڕێ قورباندا زۆر سەری بڵێنەوە ئەفلام کارتۆنە ئینگلیزی ئەو شتانە دەکا ئەو ڕۆژە هاتبوو دەیگوزا بە پلایسم بۆ کردووی پلایس لێ وەربوومەوە لەگە سوبرایزی دێ ئەمە بەسی سوبرایز بووە مەبەست سوبرایزەکە بۆ دەیگوت پلایسم بۆ کردەوە ئەنجا ئەوەکەی من 2 ساڵانە ئەوەی تۆ سێ ئەوەی من 2وە لە جیاتی بڵێ ئۆکەی ئەیوو کۆکەی قوربانی تۆ بم کاتێک خۆش بۆ ئێوە سەرکەوت بوون ئینشاءڵڵا کاک ئەحمەدیان سەر و سەرچاوم خۆشحاڵ بووم بەناسینێ بەڵێ لە تایتانیکە کە دیکاپریۆ ڕۆڵە بینێ لەگەڵ سیلین دیۆنەوانە ئێوە دیقەت بن لە تایتانیکە کە خەریکە باخیرەکە نوقمە بێ هەمویان لە مەرگان هونەرمەندەکان هەڵەسن بە دڵخۆشکردنی خەڵکەکەی ناو باخیرەکە هونەرمەندەکان قسەی خۆشیان بۆکەن ئەڵێ ئازابن خۆڕاگر بن نامرین ئێمە باخیرەکەمان هەڵەسێتەوە نقم نابێ بەداخەوە ئەم دنیای پارێ ئەم دنیای تەماعە وای کردووە کە هونەرمەند و هەموو توێژێکی کردوتەوە ئەوەنەی خەیاڵی لای ئەوەیە چەندی دەسەکەوێ ئەوەنە خەیاڵی لای ئەوە نییە کە میلەتەکەی پێویستی بە چییە ئەمە ئەو کارەیە کە هەمومان لە یەکتری دوور کەوتوینەتەوە ئەمە ئەو قسە ناخۆشەیە من کە هاتووم ئەم بەرنامەیەکەم کاکجەزا شایەتمە ئێستا کە بەرنامەکەتان بۆکەم بە خۆبەخش هاتووم بیر لەوە ناکەمەوە بڵێم چەنمەی تێ یەخۆ هەموو شتێک هەر ئەوە نییە چەنمەی تێ ئەی باشە چەنمەی تێ ئەیە بێ دووشتیشە بێ بۆ میلەتەکەتی بکەی کە یەکێک گوتی تۆ بۆ ئەماقی بە خۆڕایی ئەڵم بە خۆڕایی نایکەم من بۆ میلەتەکەم یەکەم گەورەترین سەرمایی من میلەتەکەمە گەورەترین سەرمایی من پارە نییە کاکە خان و باخ و ماڵ و پایە و تەلارون ئەوە نییە گەورەترین سەرمایە هەمیشە من وتومە ئینسانەکانن چونکە ئینسانەکە کە مرد ئیتر هیچ شتێ فرێی ناکەوێت کەوا بۆ گەورەترین سەرمایە لە دنیاە ئینسانە و دایمە ژوتومە هەموو شتێک ئینسان دەتوانێت دروستیکە یەک شت نەبێ ئەویش ئینسانە تەنها چی ئەتوانێت دروستیکە تەنها خوای گەورە لەبەرەوە ئینسان گەورەترین سەرمایە لە ژیانە بەڵێ ئازیزان و خۆشەویستان بێگومان ڕۆژ بە ڕۆژ حەڵقە لە دوای حەڵقا بەرنامەکە خۆشترەکەین بە قسەی خۆش بە بەسەرهاتی خۆش تاراوگەش ئینشەڵا بەو زوانەیە لەسەر خەت و دووست پێی بە تایبەت کە تایبەتە بە جەژن کاک ئیسماعیل لە ئەمریکاوە پەیوەندیمان پێوەکاو کاک جەزای پاییز لە بەریتانیاوە پەیوەندیەکاو لەگەڵ هاوڕێیەکانی تر هاوڕێکمان هەبوو لە کەنەدا هاوڕێکی ترمان هەبوو لە سویسرا هەموو هاوڕێیانی تر هیوادارم بۆ ئەوەی جارێکی تر بەگوێی ئەم جی لە تازەیە بین بەگوێی ئەم هەرزەکارانەیە بین کە ساڵی ساڵان ئێمە چۆن ژیاوین چۆن جەژنمان کردووە و ڕاست کامەیە و هەڵە چییە ئێمە عزیزان چینە لای کاکە ڕێباز جارێکتر وەرگیرایەوە بەشکوی جەمان لە دەنگی بێ کاکە ڕێباز کاکادیشانم کاتەوە باش کاک ڕێباز مەرحەبا لێ بێ چۆنی ئەحواڵە
کاگادیجان تۆ باشیت سپاسەکەم بژی کاکە ڕێبازیان کاگاشم چۆنە زۆر خۆشحاڵ بووم بە قوربانم زۆر خۆشحاڵ بووم کە لەم رادیۆ دووبارە گوێم لە سەوتە بووە زۆر سپاس کاکە ڕێبازیان کاگاشم لایە وەڵی نەمزانی بوو نەوەڵای لای کاگاشنی بەس ئەو پێ ڕاگەیانم وتی شتێکی ئەوەیە ئەدا نەمزانی بوو کاگاشم ئاگاداری کردمەوە وەڵا کاکە ڕێبازیان بەرنامەکەمان بەردەوام ئەبێ لە رادیۆی گەڕیانەوە شەمان و دوو شەمان و چوار شەمان خێزان ئیشەڵا خێزانەکە پێگەینینەوە خێزانە گەورەکە دروستەکەینەوە لەم رادیۆ گەورەیەوە باڵێ بە تاکید کاکە ڕێبازکاری ئێمە ئەوەیە خێزانەکەی خۆمان کۆکەینەوە لە هەر کوێکن کۆیان کەینەوە بیان یێنینەوە ژێر چەتری دەمەتەقی و قسەی خۆش ئیشەڵا کاگادیژانی وادارم هەموو هاوڕێیان بەیوەندی بکەنەوە و لەم رادیۆ جوانەوە خێزانێکی گەورە و بەختەوەرەکەی جاران دروست بکەینەوە هەم بە مناقەشە و هەم بە قسە خۆشەکانمان و هەم بە ئەو شتانی کە ڕابردووە ڕوویا دووبارە لەم رادیۆ جوانەوە دەست پێ بکەینەوە کاکە ڕێبازی وادارم ئێوەش تۆزێتە تەورتان کردێ واسان لەم سڵق و سپیناغەیە نابێ تۆزێ مەسەلا کردبێتان بە میوەیە بە میوەجاتێ ئاوا بەشتێ بەو خۆیان لەگەڵ کاگاشمان خەریشینەوەیە جارجار هەنێک شتی بۆ زیاکە لە تەرخون و نعناو ئەمانەی بۆ زیاکە و کەم یەکاتەوە بە پێی فەسڵەکان ئەژنا لە قاڵبی خۆمانای یعنی هەر سڵق و هینەکەیە کاکە ڕێباز باشە کاکە ڕێبازیان یاخوا سەرکەوتوو بن دەست و چاوتان خۆش بێ هیوای سەرکەوتنیش بۆ کاکە هاشمە خوازم کاکاشم بێگومان کاگاشم حەسەن یەکێکە لە هاوڕێ خۆشەویستەکانی عەریف حەمەتاڵ و یەکێکە لە هاوڕێ دڵسۆزەکانی پێشتر لە بەرنامەی چێشتەنگا و ئەستاش لە بەرنامەی دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ یەکێک بوو لەو کەسانی کە پشتگیری تەواوی لە هەموو ڕوویەکەوە دەربڕی بۆمان و هیوادارین بە هەموو لایەکمان ئەم بەرنامەیە سەر پێخەین و ڕوو بکەینە قسەی خۆش و دەمەتەقێ و بەسەرهاتی خۆش و هەروەها قسەی نەستەق و پەندی پێشینان و هەروەها ئامۆژگاریەکان لە یاد نەکەین ئەوەی فریامانەکەوێ ئامۆژگاری و قسەی پیاوە گەورەکانە پارە ئەگەر لە خۆن نەبێ ئەو خاتە چاڵێکەوە دەرچوونە نابێ ئەو خاتە چاڵێکەوە هەر پارە خۆی دوایی هەر پارە خۆی پێ و پێکەنێ ئەوەی ئێمە ڕزگارەکات قسەی نەستەق و قسەی پیاوە گەورەکان و قسەی دایکەکانمانە ئەو نەسیحەتەی دایکی کە ئێمە جۆی لێ ناگرین لە ئایندەیە هەر خۆمان ئەژنۆمان ئەشکێ شێجۆمان لە دایک نەگرت کاکە جەزات چەندمان ماوە بۆ بەرنامەکە چارێکێک باشە ئازیزان هەوایەکی کورت هەڵە بژم و یەمەوە خزمەتان عزیزان ئەم هونەرمەندە میلی کە گوێتان لێی بوو ئەمە کوڕی عەبەی سەیزایەیە ئەمە مامەوەلیە ئەم ماموەلیە ئاگاتان لێبێ ئەم ماموەلیە بە دۆفرۆشتن ژیانی خێزانیە بردەسەر ئەم ماموەلیە ڕەمزی جەژنی ڕەمەزانیش و قوربانیش بوو لەبەرەوەی کوڕی عەبەی سەیزایە بوو ئەو هونەرە ڕەسەنە مابووە بۆ کوڕەکەشی بە دۆفرۆشتن ژیانی خۆی و ماڵ و مناڵی ئەبردەسەر و لۆگۆی جەژنیشی لەبیر ناکرد ئێمە کە گوێمان لە مامۆلی و عەبەی سەیزایە و ڕەسوولی نادری و کۆمەڵی هونەرمەندی تر کە میلی ڕەسەن بوون ئیتر ئەمان زانی
قەیسی و کشمیش و برنج و لەتکەنەوەکەکە نزیک بۆتەوە ئێمە بەدەنگی ئەمانە خەمەکانمان ئەڕەوانەوە جاری وە هەبوو لە کۆڵانەکەی خۆمانە 20 کەس دەستمان ئەگەر هەڵەپەڕین بە هەر 20مان ڕوبعێکمان لە جیرفانمانە نەبوو کەچی یەکەڵ پەرچی هەڵەپەڕین سەرچۆپی فریای کەس ناکەوت ئەم لەو گەرمترە لەپەڕی ئەو لەو گەرمترە لەپەڕی بەبێەوەی تاکە دینارێ لە جیرفانمانە هەبێ بەڵام هەمیشە هەڵپەڕین و پێکەنین و قسەی خۆش ئامادەیی خۆی هەبوو ئەچینە لای دایکێکی ئەزیز و خۆشەویست هاوڕێی کۆنی خۆمان دایکی کۆنی خۆمان دایکی ڕێیان دایکی ڕێیان الو كاحمد السلام عليكم. عليك السلام ورحمة الله. شلوني دايجي الريان أحواله؟ شلوني باشي شكر دنو باستان. مرحبا يا شي قرم الليبي. يا أخوة بخير بينو لو راديو جوانو لو برنامج جوانا. مالكتان آوان بي أما بهمتي ما مصا عمر بو. مالكان ما كان آوان كدو. مالتان آوان براسي أما همتي ما مصا عمرو برا قوري كان زي سازي تيابو. يا أخوة سرقوتو إن شاء الله. زور ممنون. دايجي الريان باسم لوكر وتم إما لو كولانيات دكز هلا برين. بەبێەوەی 50 فلس لە جیرفانمان نابێ والله وابوو وڵا وایە ئێستا پارە بۆی کردووە ئەم خەڵکەی ئەوە بێتاقەت کردووە ئالە بەخوای مرتاحی نین و پارەی هەر ئەڵەی هینە ئالە بەخوا ڕاستەکەی باشە کاک جەزار شتێکی خۆشی بیرخستمەوە ساڵی ساڵان دایکی ڕێیان بزەبت جزدانەکەی تۆ ساڵی ساڵان هەردوو دینار سێ دیناری تیا بوو کەچی جەژنانەوە بە هەموو مناڵێگەیە ئێستا جزدانەکە دۆلاری تایە پاوەنی تایە هاوەنی تیا هین هاوەن دڵمان نایە بێن بەکەس بەڕاستەکەی نازانم یۆرۆی تایە تری تایە کەچی دەستی تێ ناچێ جەژنانە با جەژنانە ئەرە بەخوا ڕاستەکەی وەڵا وایە خۆ ساڵی ساڵان دایکی ڕێیان جزدانی دایکەکان چەندی تیا بۆ جەژنانە ژانەیە وەڵا ڕاستەکەی وەڵا وایە خۆ ڕاستەکەی دڵەکان پاک بوون جاری جاران دڵەکان پاک بوون ئینسانەکان جیاواز بوون ئێستا بەتەنەکە ئاڵتو نییە کەچی بۆ خۆی شتێ لە دەستی نابێتەوە وەڵا وایە داکی ڕێیان دووشەمە ئەڵێ خراپە لەمە ئاوازمێنین و باسترە وەڵاهی داکی ڕێیان ئەگەر بە خۆمانان نەچینەوە بە بۆنەی کۆرۆنا و تایە بە بۆنەی حتایی بە بۆنەی شتێک و تەواو ڕەحمیان خستۆ لە هەموو شتێ تەواو وایە ئەنجا تۆ دیقەت بە ئاستەم جۆ لە پێکەنینی خەڵکە بێ بەخوا ڕاستەکەی ئەرە وەڵڵا مووی بێزارە مووی بێتاقەت ئەرە وەڵڵا وایە دەی باشە دایکی ڕێیان ئەگەر بەڕاستی قسە بکەین هیچ شتێک هەیە بێتە سەبەبی بێتاقەتی خۆ ئایا و مایە ئەوەی کە بێتاقەتین بووی پارەیە وایە ئەگەر ساحب خانوەکە تەماعی زۆر نەبێ و ئەگەر هەموو ئەوانی تر بە یەکەوە تەماعیان نەبێ ئەو وەختە ئێمە خەمی پارەشمان نابێت بەڵام کە ئێمە هەموو کەوتینە پەلامارانی پارە ژیانەکە ئاخر ژیانەکەیش قورس بووە لەسەر هەمووی قورس بووە بۆیە منیش وا ئەڵێم دایکی ڕێیانەڵێم ئەگەر لەسەرەوە قورسیان نەکردایە یعنی ئەو خەڵکە هەر هەمووی باوەشی نەکردای بە پارەیە خواری خوارەوەش لەسەری قورس نەبوو دایکی ڕێیان ئیترەوە بەرنامەکە بەردەوامە بێ دوو سبەی کە دووشەمەیە ئینشەڵڵا سەعای 11 بەرنامەکە تایبەت دەبێ بە جەژنی قوربان و قەیسی و کشمیش و برنج و لەتکەنۆکەکە دەیەخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا ڕێز ئیسلامەیە بۆ هاوڕێیان بۆ ئەو بەرنامە جوانە و بۆ ئەو کەناڵە جوانەیشی ڕادیۆی گەڕیان یاخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا سەرسەرم دایکی ڕێیان چاو دڵمان ڕوون یا ڕەبی بێەوەی بن ئینشەڵڵا سەرکەوتوو بن زۆر سپاس خوا حەفیزم یاخوا ئینشەڵڵا بۆ هیوایی بەرنامەیە پێشکەشکەین کە بەدڵی هەموو لایەکتان بێ و خوا حەفیز بێ و لە ئامانەتی خوای گەورەیە بی بەڵێ عزیزان و خۆشەویستانم هەر لە باسکردنی ژیانی ڕۆژانی خۆمانە ئەگەر بێت و ئێمە هەوڵ بین وردە وردە مناڵم یەکسەر بەس هەوڵ بین وردە وردە با سادە بینەوە با بگەڕێنەوە بۆ خوارێ چونکە سەرەوە هەرچێک کە ئەچێتە سەرەوە ئیلا مەگەر بەر بێتەوە جنا ناتوانێت بێتەوە خوارێ بەڵام لە خوارەیە ئەگەر بشکەویت لەسەر عەرزەکەیت یعنی عەرزێتێکی ئۆتۆ نابێ با ئێمە واز لە پارە و ماڵی دنیا بێنین واز لە پۆست و کورسی و ئەوانە بێنین با ئێمە هەر هەمومان بگەڕێنەوە بۆ خزمەتکردنی یەکتری وە قسەی خۆش بۆ یەکتری وە کار ئاسانی یەکتری یعنی هەر بە نمونە هەر لە تەکسیەکەەوە بیگرە کە لە خوارە وایە ئەم تەکسی ئەتوانێ تەنها داخلی نییە تەکسیکا کاتوانێت زۆر هاوکاری بکە ژنێ بەتەمەنە پیاوە بەتەمەنە یەکێک ڕێگەی لێ تێکشووە یەکێک نەشارەزایە یەکێک داماوە یەکێک ئەوەیە ئەم سایق تەکسیە بەڕێزە ئەم گەنجە بەڕێزە ئەتوانێت هاوکاری بکە ئەتوانێت زۆر شتی بۆ بکە هەر لە دوکانارێکەوە
لایەنی کەم ئەم دوکانارە توانێت غەژ لە ڕستەکەیانەکە، غەژ لە تەرازۆکەیانەکە، غەژ لە سیعرەکەیانەکە، یعنی پەلاماری ماڵی دنیا نەیەت شت با بە دووقات و سێقات فرسەت نەیەنێ بڵێ جەژنە من ئیتر بە ئارەزوی خۆم ئەم شتە ئەفرۆشم یا مادام تەڵەبی لەسەرە من بە دووقات و سێقات دەیفرۆشم. با ئێمە لایەنی کەم با کەسابەتەکەمان حەڵاڵکەین. ئەمانە شتی بەسیتن، بەڵام لە خۆیان مەغزاکەی گەورەیە. مەسەلا تۆ ئەگەر بتوانی تەنها کەسابەتی حەڵاڵکەی پاری کەمە دەسەکەوێت، بەڵام ئەبێ بە ژیانی سادەی خۆت ڕازی بیت. لە لایەکی ترەوە پاری زۆرە دەسەکەوێت، بەڵام سادەی لە دەزەیت، چکە پەلاماری زۆر شتیت. لە یەک کاتە ئەتوانی سێژەمەک بڵاو گۆشت خۆی، سێژەمەش ئازیزان پڵاو گۆشت ناخورێ، ئاگار بن، یا لە قورگ دەگیرێ یا لە خوێنە دەگیرێ. پڵاو گۆشت لە سەردەمێکی خۆیان ئەخورێ. کەباب لولە کەباب هەموو ڕۆژێ ناخورێ، لەبەرەوە پێویست ناکە تۆ هەڵپە بکەی بۆ پارە. ئێمە زۆر زەڕورە ئێمە با لە خوارەوە خۆمان ڕێخینەوە. با بۆ نمونە من کە بەرنامەیەکی هونەریەکەم با ئاگام لەوە بێت تا چەند ئەتوانم دڵی بینەرەکانی خۆم خۆش بکەم، با هەوڵ بەم بزانم تا چەند ئەتوانم نواندنێکی جوان کەم بۆی دڵی بینەرەکانم خۆش بێ، نەک خەیاڵم لای ئەوە بێ بڵم چەند مێنێ بە چەند بۆتان بکەم، مادام پارەکەی باشە یاڵە با بیکەین. ئەمە خراپە، چونکە منیش خێر لە پارەکە نبینم. با من هونەرەکەم پێش خەم، دڵخۆشی ئێوە پێش خەم، با پارەکەم بخەم پشتی ئەوانەوە، چونکە پارەکەم خستە پێش ئێوە، خستمە پێش هونەرەکەمەوە، هەر پارەکە خۆی نابێتە سەبەبی دڵخۆشی. هەر پارەکە خۆی تووشی بوغڕایی مەکە، تووشی تەکەبور مەکە، تووشی لوودبەرزی مەکە، تووشی فیز مەکە، باشە؟ یعنی زەرەرم کرد. هەر ئینسانێک لە ژیانە تووشی فیز و لوودبەرزی و بوغڕایی و غەڕایی و مۆدیلی سیارە و خانوو و باخ و دۆنم و نازانم سیارە ئەم شتانە بێت، ئەمە خراپە. خراپە زۆریش نەکەم، بە حەدێ خراپە هەتا ئەمرێ بیرە چێ بژی. ئەگەر ئینسانێک ئەوێ بژی ئەبێ لە خواری خوارەوە بێ. من دوای بەرنامەکە یەک ڕاز ئەچمە چێشخانەیەکی شعبی و تۆزێشتە خۆم، ئیتر ناچم لوتی لێهین کەم و نازانم ئەمە وەرەقەکە بۆ بێنن چیتایە و چیتیانیە و بەچەنە و چۆنە و هەژنەوەی خواردن، ئەمە خراپە. با سادە و ساکار بین، با ئاسان بین، با بەسیط بین، با پێ بکەنین، با قسەی خۆشکەین، با ماڵی دنیا هەر باز نەکەین. یعنی چۆنە چییە کێشەمان نییە چییە؟ من ئەڵێم ئینسان باوا بژی، ئەگەر 100,000 پێ بای 100,000 بژی، ئەگەر 500 پێ بای 500 بژی، ئەگەر 500 پێە سەی ببەخشە، ئەو چکەوەش بەشەکە لە ژیان بەخشین، سەی ببەخشە بە 400ەکەی بژی، چونکە ئەگەر نەوتوانی بە 100 بژی ڕۆژێک کە لە 500ەکەەوە گەڕایتە 300 بە 300ش ناژی. ئەبێ خۆمان فێرکەین ڕەنگە ڕۆژێکمان توش ببێ بە 6 مانگ نەتوانین گۆشت و برنج خۆین، ئەوە گۆشت و مریشک خۆین، ڕەنگە بە ساڵیش نەتوانین. من لە ئاوارەیەکینەوە یەکە نانەڕقم دەست کەوت قەراغی نان بەڕەقی ئاوم پیا کرد بۆ ئەوەی تۆزێ نەرم بێ دانم بیهاڕێ. من ئەوەم خواردووە نابێ ئەوەم بیرچێ، نابێ ئیسا پێمە قەلب کڕم قاس کڕم نازام لە فاقیرترین مەطعەم دانیشم ئەوەم بیرچوو بێتەوە. ئەگەر ئەوەم بیرچێتەوە بۆ خۆم خراپە. لەبەرەوە ئازیزان با سادە و ساکار بین. سیارەکە هەرچیەک بێ دوجار لیتە خوارێ، خانوەکە هەرچیە بێ لیتە دەرێ، ئەوەی ئەمێنێتەوە خودی خۆتە. عزیزان و خۆشەویستانم، هەمیشە پێکەنین لە ژیانی سادایە، هەمیشە قسەی خۆش لە ژیانی سادایە. تۆ سەیری کەسێکە کە دایمە خەریکی حسابات و کتابات و بگرە و بەردە و هێنان و بردنە. من چەند جار دیو من وتویانە بۆ خوایە مەجالمان نییە سەری خۆمان بخورێنین، مەجالمان نییە نازانم چییە بکەم. وتوێتی مەسەلا وەڵاو 6 مانگە بێ ویستومە سەرێ لە فڵان کەس بەم، بەڵام بە بۆنەی ئیش و کارەوە مەجالمان نییە. یعنی دیقەت بە ئەگەر خۆت زاڵ نەبی بەسەریا مەجال لێ نایە تەنانەت تینوێتیش بشکێنی. بۆیە عەزیزان من دڵسۆزی ئێوەم خۆشەویستان، من هاتووم ئیستا بە خۆبەخش کاک جەزا بە خۆبەخش ئەو هاوڕێیانی کە لێرن هەمووی خۆبەخشە، هیچی یەک ناروەر ناگرێ. با خەیاڵمان لای ئێوە نەبێ 20 زەبت وایە 20 زەبت 20 زەبت ڕادیۆی گەڕیان پارەی نییە بیبەخشێ، بەڵام هونەری هەیە هونەرەکەی بەخشی. کە مادام ڕادیۆی گەڕیانەوە ئامادەیتیایە منیش هونەرم هەیە وەک کاک جەزا، منیش هاتووم هونەرەکەمە بەخشم.
لە جیاتی لەبەرەوە بە خەیاڵمان لایەوە نەبێ هەموو شتێ پارە بێ با ئینسانیەتمان بیر نەچێتەوە مرۆڤ دۆستیمان بیر نەچێتەوە خۆشەویستیمان بیر نەچێتەوە خوامان بیر نەچێتەوە ئەی تۆ ئەپاڕیتەوە لە خوا ئەی خۆ بێ کۆمەڵێ بە کۆمەڵێ شتی پێ بێ کەرەسیەکە بێ بۆی خوای گەورەی گوێ لە پاڕانەوەکە بێ بۆی عەزیزان کاکزان بەتمان خوا حەفیزی کەم عەزیزان و خۆشەویستان دووشەمە بە سەعات 11 باسی جەژن و قەیسی و کشمیش و برنج و لەتکەنۆک و ئەسپ و عەرەبانە و خواردنەکانی جەژن و سینەمای جەژن و فلیمەکانە هەولێر و هەموو کوردستان با لەسەر خەت بن لە دووشەمەیە چێ با هەمومان دووشەمە لە هەموو شوێنێکەوە پەیوەندی بکرێ و باسی جەژنی مەنتیقەکەی خۆی بکە و بۆی ئاگایارمان لە مێژوو کولتوری خۆمان بێت شانازخانی خۆمان بەڵێ شانازخان لە تورکیاوە شوێنێکەوە پەیوەندی بکرێ و باسی جەژنی مەنتیقەکەی خۆی بکە و بۆی ئاگایارمان لە مێژوو ئەلو شانازخان بەڵێ مام هادیگیان چۆنی شانازخان ئەحواڵی جەناب مناڵەکان چۆنن والله هەموو لایە سەلامەتن ئێوە چۆنن ماڵ و مناڵ هەموو لایە سەلامەتن زۆر سپاس مەمنون بۆ تۆ شانازخان ئەحواڵی ئێوە چۆنە والله ئێمە باشین مامە هادیگیان دڵمان ڕوون بۆوانێ کە جارێکی تر گوێمان لە دەنێ بۆوانێ زۆر سپاس شانازخان ئیشەڵا دووس بەی جەنابی هیچ گەڕێکێ بووی یان نەوەڵا مامە هادیگیان ئێستا یەکەم جارمەکە جۆر دەینی گوێ بیستی بەرنامەکەتە بم دووس بێ ئیشەڵا هەر ئەم ڕۆژێکم بەرنامەیە شانازخان دەست و چاوە خۆش بێ دووس بێ کە دووشەمەیە تایبەتە بە قەیسی و کشمیشی گەڕەکەکان و شارەکانی کوردستانی ئەوسای جەژن و ئەگەڕێنەوە بۆ هەرزەکاری خۆمان شانازخان دەی لەش ساقێ مامە هادیگیان دووبارە دڵمان خۆش بوو کە جارێکی تر گوێمان لە دەنێ بۆوانێ ئیشەڵا هاوڕێیانی بەرنامە هەمویان پەیوەندیەکەنەوانێ وەکو جاران هەموو ئاگامان لە یەکترەوێتەوە خوا ئەکا شانازخان ئێوە دڵتان خۆشە بێ من هەر پسوکیتانەکەم زۆر سپاس مامە هادیگیان دەستخۆشیت لێکەن ئیشەڵا هیوای بەردەوامیت بۆ خوازی زۆر سپاس شانازخان ئیشەڵا دووشەمە لەسەر خەت بە لەگەڵمان بزانین لەو سەر شەقامە جەژن لەکوە بووە چی کراوە چۆن بووە بە تۆزێ بگەڕێنەوە یادەوەریەکانی جارانمان ئینشەڵا مامە هادیگیان ئینشەڵا دەستخۆشیت لێ یەکەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێیانی بەرنامە و ڕێزم هەیە بۆ ماڵ و مناڵێ مامە هادیگیان منیش بە هەمان شێوە چاوی کوڕەکان ماچەکەم ڕێزمێ بۆ هاوسەرە بە ڕێزەکە هەر لە خۆشییا بن سەرکەوتوو بن زۆر سپاس مامە هادیگیان هەموو لای ڕێزیانەیە بۆ بەردەوامی بۆ خوازی ڕێزمان هەیە ئیشەڵا دووشەمە لەگەڵ دایکەکانە ئەکەوینەوە سەر مەنزەڵەکەی کۆن سەرچاوم عەزیزان و خۆشەویستانم لە ڕادیۆی گەڕیانەوە تا ڕۆژی دووشەمە کاتژمێر 11 و خزمەتان باسی جەژن و کوردەواری حیاتەکەی خۆمانە بێ دایکەکان هەموو لەسەر هێڵە بن تاراوگا لەسەر هێڵە بێ ئینشەڵا بە هەمومان مەجلیسێکی خۆش دروست دەکەین و لەو مەجلیسەیە هەمومان بەشداریەکەین تا ئەو کاتە تەنها لە خوای گەورە پاڕێمەوە هەمووتان تەندروست باش و دڵخۆش بن پشکەنە ماڵی دنیا و ڕووکەنە دەمەتەقێ و قسەی خۆش خوا حافیزتان بێت گەر ئەتەوێ گوێ لە دەنگێ بگری بۆنی گۆیژە و سەرچنار و ئەزمەڕی لێبێت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە